بەناوی خوای گەورە و میهرەبان. ئەمڕۆ پێنجشەممە 22 شەشی 1403 بەیاوەری لەگەڵ شاندێکی باڵا لە وەزیرانی کۆماری ئیسلامی ئێران چووینە سلێمانی. دەرفەتی ئەومان بۆ ڕەخسا سەردانی مەزارگەی مام جەلال تاڵەبانی ئازیز و بەڕێز بکەین و فاتحە بۆ ڕۆحی پاک و ڕوانگەی قوڵ و کراوەی ئەو دۆستە خۆشەویستە بخوێنین. هەروەها یادێک لە تێکۆشان و گیانفیدایی ئەم پیاوە گەورەیە بکەینەوە پێش شۆڕش تا دوای سەرکەوتن بۆ ئازادی و سربەخۆیی وڵاتەکەی. هەروەها ڕێز لە هەوڵەکانی بگرین بۆ دروستکردنی یەکگرتوویی لە ناو خۆی وڵات و هاوکاریەکانی لەگەڵ ئێرانی خۆشەویست. ڕۆحی شاد بێت و یادی بۆ هەمیشە بۆ تێکۆشەران و ئازادی خوازانی دنیا بە زیندویی بمێنێتەوە. مەسعود پزیشکیان، سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران، 22 شەشی 1403.